بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. تایتڵیم جارەمان کخ واتە شتێک فێرە بین لەم ڕۆیە کە پێی بوترێ سیستمی کخ. ئەم سیستەمە لە چێوە هاتۆ کە ئێمە لە کوردواری خۆشمانە ئەگەر مناڵێ هەڵەیە بکە یان شتێ بخاتە دەمی پێڵین کخ تفی کەرەوە. کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەسەنی کچەزای بینێ خورمایەکی سەدەقە کە هی خێرە خستوێتە دەمێەوە پێغەمبەری خوای بینە صلی الله علیه وسلم فەرمێ کخ ارمی بها تفی کەرەوە کخ مەیخۆ. ئەما علمتە ئەنا لا نەئکل الصەدەقە، ئایا نازانید ئێمە سەدەقەمان پێڕەوانیە؟ وەکو پێغەمبەر و نەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نابێ شتی خێر و خێرات بخۆین بۆ ئەوەی کە چی بکە، بۆ ئەوەی کە لەسەر عیزەتی نەفس پەروەردەی کە. ئیلەتەکەشی پێڵێ مناڵێکی وا کە ئاوەزان نییە نازانێ ڕاست و چەپی خۆی، مناڵێک کە تەنها دەنکە خورمایەک بۆ چێژی خاتە دەمی نازانێت لە کوێوە هاتووە لە ئەرزەکەشا هەڵی گرتووە خواردوێتی کەسیش نەیداوەتێ. ئەم مناڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم قۆناغەوە فێرێکات کە بەو هەموو نازی کە داوێتێ ئالێرە نەیا سنوورێکی بۆ دانێ ئەفەرمێ ئەمە هەڵەیە نابێ بیکەیت، بەڵام دەست ناکا بە دەمیا و لێی بات و تووڕە بێلەی بەس ئەوەی پێڵێ کخ. بۆیە ئەم سیستمی کخە بۆ مناڵە نازدارەکانمان، بۆ مناڵە چاوگەشەکانمان، بۆ ئەو مناڵانەی کە هەموو جارێکەڵین مامۆستا خۆمان لە هەموو شتێ بێبەش بووین لە دنیای خوا بە مناڵەکانمان لێ مەحروم نەبن، هەرچیەکەکەن بیکەن. ناکرێ مناڵ هەرچیەکی ویست بیکە بۆ چکە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بە دایک و باوک. ئەو کاتە مناڵ هیچ ئیشارەتێک ناخوێنێتەوە. ئەمەش مناڵ لە بیابانێکە بەبێ ڕێگە بەبێ زات بەبێ توێش و بەجێ ئەهێڵێ. تۆ کە بە ڕێگەیە کاڕوویت ڕێگەکە بینیت ئیشارەت مروری لێیە پێتەڵێ ئاوا بڕۆ ئاوا مەڕۆ لایتی لێیە ئیشارەت دەکا ئەمە غەڵەتە ئەمە سایدێکی مخالیفە، هەر لە خۆت و دڵە خۆشە بۆستەکە یەکێک ئاراستە دەکات، بەڵام بەگەر لە بیابانێکا بڕۆیت هیچ ئیشارەتێکی تیا نەبێ هەر لە خۆتۆ چڕکە و پیایەت ئەڵێ ئەم ڕێگەیە غەڵەتە من گرتوومەتە بەر. بۆیە ئیشارەتکردنی مناڵ، ڕێگرتن و ڕاکردنی مناڵ پێتەڵێت ئەمەیان ئەبێ بۆستیت ئەمەیانە بێت تێپەڕی. ئەم ئیشارەت مرورە بۆ مناڵ زۆر جێی خۆیەتی. بۆیە هەر ئەو حەسەنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر پشتی یاریەکە لە کاتی نوێژە، لە ماڵەوە، لە کاتی نوێژی جەماعەت و فەردیە، لە دەرەوە لەسەر ئەسب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو منە نازەیە بە مناڵە ئەلێرە نەشا پێ فەرمێ کخ نەیخۆیت چکە بۆ ئێمە نەهاتووە. ئەجا قەناعەتیش لە ناخی ئەم مناڵەیە چەسپێنێ چکە مناڵەکە لەوانەیە لە بەرچاوی تۆ فڕی بە، بەڵام دوایی هەر مناڵەکەیەکی هەڵێک دێتەوەی خاتەوە دەمی قەناعەتی بۆ دروست نەبووە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی تیاچێنێ نەک بۆ خۆی بۆ ئەو کاتێک کە گەورە بێ، نەک بۆ ئێستا، بۆ گەورەکانیش، بۆ ئەوەی کە لێوەی فێر بن کە ئەمە هەڵێ و نابێت دووبارە کرێتەوە. بۆیە مناڵ هەڵاکات، بەڵام گرنگەوەی ئێمە چۆن ڕاستێکینەوە. مناڵ هەر وەکو گەورە كل ابن ئادەمە خەتاء. ئەو مناڵە ئێمە زۆر غەریب لێ ڕوانین، پێمان وایە نابێ مناڵ غەڵەتکە، نابێ مناڵ شت پیسکە، نابێ مناڵ ماڵ تێک بە، نابێ مناڵ دەنگ بەرزکاتەوە، نابێ مناڵ شەڕکە، نابێ ناکرێ باوەجان. تۆ خۆت وا نەبوویت دە مووقفی خۆت بێنە بەرچاوت کە لە مناڵیە لەسەری لێت دراوە، بزانە مستحق بوو یان نا. خۆی ئێمە لەگەڵ لێدانی مناڵانین، بەڵام بزانە ئەوەی تۆ کردوتە ئێستا مناڵەکەت کە بە هەمان شێوە لێ دێیتەوە بۆ چکە خۆت لێت دراوە، بەڵام نابێ لێدان لەسەر مناڵ پیادە بکەین بۆ چکە ئەم مناڵە نازانێ ئەوە بە باشە زانێ کە خۆی ئیکا یەی تۆ ماڵەوە کەسێرەکەی سەلاجە هیچی تیانەما بۆ چون کە دایک و باوکە بینە ئەوان سەلاجە ئەکەنەوە، بەڵام ئەم مەبەستەکە نازانێ ئەمی سەلاجە و کۆوانە کاتەوە بەس تەرتیبکردن و ڕێخستنی سەلاجەکە نازانێ. بۆیە هەرچی ڕیخۆڵە ورگی سەلاجەکەیە دەرێنی خاتە دەرەوە، بۆیە ڕەش و سوور تێکەڵەکە، بۆیە دۆ دۆشاو خۆشی تێ ئەنێ لەوانەیە بچیتەوە ماڵەکەت هەمووی بە مناڵەکەشتەوە هەر هەمی لە قۆڵ هەڵکێشرا بێ بۆ چکە مناڵە ئەقلی ئەو نەپێ ئەشکێ. تۆ بێ لەگەڵ ئەم ئەقلە بچکۆلەیە مامەڵە بکەی، بەڵام گرنگەوەیە چۆن
ئەلێرەنیا دەرزێکی پێی ئەڵێ گەورەی کەیت مناڵ نابێت هەڕەشە و گوڕەشە و ترسێکی وای تیا بچێنی کە نەوێرێ لە ماڵەکەیا بجوڵێتەوە بلەرزێ ئەلێ کاک تۆ مناڵەکەم دەسێ لەرزێ مناڵەکەم کە قسە کات هینە بێ سینەیەک ئاوی بەرێ هەتاوەکوی گێنێتە میوانەکان خەریکە هەمووی ڕژێ بەخۆیە بۆ ئەمە تو خۆت ئەم وتیا دروست کردووە ئەم مناڵەوە پێ تو زمانتە بڕم داختەکەم چاو دەرێنم ئەمە هی مناڵ نییە هی گەورەش نییە تو خۆ من نەزانم دڵە نایە ئەمی لەگەڵا بکەی بەڵام ئەو مناڵە بەڕاستی تێگا باوەڕم پێ بکەم مناڵم بینیوە نەفسیەتی تێک چووە سەدایکەکە و توێتی چی بەخوا لە داخی ئێوە خۆمە کوژم هەموو ڕۆژێ هاتۆ تۆ ماڵەوە دەرگای کردوێتەوە بە ترس و لەرز چاوەڕێ دایکی بەپەتێکا یاخود بە ئاگرێ خۆی سووتان بێ بۆ ئەمە لەگەڵ مناڵاکی باوکی من تۆزانم بە جدید نییە بەڵام ئەم مناڵەوەکو خۆی لە مەکتەبیش لە دەریشەوە هەر دڵی لای تۆیە کەی جارێک بێتەوە بەسەر لاشی دایک و باوکیا بکەوێ بۆیە ئەم شتانە قەت بە بچووک سیر مەکەن مناڵ زۆر بە ملاحەزەیە زۆر بە دیقەتیشە وەڵڵاهی دیقەت لە قسەکان تەگرێ وەکو خۆی بۆیە ناکرێ مناڵ بە هەڕەشە و بە گوڕەشە و بە ترس و بە لەرز و بەمە خەتیش ئەمە هیچ لە مناڵە پێ ناگەێنێ مناڵێکی سەرکوت کراو مناڵێکی زەعیف مناڵێکی بێشەخسیەت ئەو مناڵانە دەرەچن کە خواخوایەتی یەکێ مەرحەبایان کە ئەڵێ کاک فڵان کەس بین بە حیمایە و ڕامانەگری دامانە مەزرێنی لە خزمەت تا بین ئەمانەیە دوایی چەقاوەسی و کۆمەڵگەیان لێ دەرەچێ بۆی مناڵ کە نەیتوانی لای تۆ قسە بکە نایتوانی دەردی دڵی خۆ لای تۆ بکاتەوە ئەمە مشکیلە بۆ خۆت و بۆ مناڵەکە دروستەکە بۆ یەکە مناڵ هاو وتی باوە قسێ بکەم ئەخە لێم تووڕە نابی دایە لێم نایت ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون یعنی مناڵە ئەو نە ئەترسێ ئێستاکەنە ڕەتفعلی تۆ نازانێ بۆ یەگە مناڵ تەوقوع ڕەتفعلەکەی نەکردی لە خۆ بترسە لە مناڵەکە بەترسە بزانە تۆ پەروەردەکارێکی زۆر خراپیت لەبەرەوە بێ بە مناڵ بە حوڕێتی خۆی دڵی بکاتەوە بە حوڕێتی خۆی قسە بکات بە حوڕێتی خۆی لە ماڵە هەڵسێ و بێت دانیشێت هەرچیەکی کردووە فێرەکرێ عومەرە فەرمێت کە زەر کوڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا خۆی کوڕی بۆ نەماوەتەوە کوڕی یەکێ لە خێزانەکانێتی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشێنانە خوا ئێمە لەگەڵ مناڵەکانی خۆشمانە تاقتمانیە ئەو مناڵە دوورخەنەوە ئەو ناوەی هەمووی تێگا و ناوەی هەمی پیس کرد بخوا هەتاوەکو فێربی مناڵ نانکی بەدەمیەوە بێت تا قیامەت نانکی بەدەمیەوە بۆستە وەرە ئادی دەمکەرەوە یەکە بچکەکە بۆ نایی بخۆی خۆی پیسەکە هەمووی نیوێ ڕژێنێ با بیڕژێنێ چکە بە گەورەی فێری نان خواردن بوو فێری پڵاو خواردن بوو بەدەست بۆ لوتێ با لە ئێستەوە بیڕژێ نانی بەرێ با ئێستا خۆی پیسکا بەردەمیشی کۆ یەکەمەوە جارێ دوان سیان خۆی فێرە بێ نازانیت لێی گەڕێ خۆمەی کەم حتا قیامەت دەبێ خۆ بیکەیت مناڵەکە و هیچ هێلکە و ڕۆنێکی پێمەکە بۆ چکە چێشتەکە ئاسووتێنێ ناو بۆ پیسەکە ڕۆنەکە ناباش هەر بۆ خۆ بچۆ مۆلیدە هەڵبەرەوە هەر بۆ خۆ بچۆ سیارەکە بشۆ هەر بۆ خۆ بچۆ هەموو شتێ بکە هەر پێڵی تۆ نازانیت قەتیش فێر نابێ ئەمە خەتەرێکی زۆر زۆر گەورەیە مناڵێک ئامادەنی شیری مەمەیەکی پێ بکەین ئەو مناڵە کە گەورەشە بێ هەر نازانێت هەموو احتیمادی لەسەر تۆیە لەسەر ئەو کارەکەری کە بۆ هێناوە لەسەر دایکی لەسەر نەنکی لەسەر باپیری ئەوم بۆ بێنە ئەوم بۆ بکەوە بزانم مناڵەکانمان چێت بەڕەڵایەن کەم یەک ڕۆژ مەچنەوە بەلایەنە هەمویان لە بەیانی چوونەتەوە لە بەرسا مردوون باوەڕ پێ کۆنیان و ماسێکیان بۆ خۆیان پێ حازر ناکرێ زۆر مەئساتە کوڕی نەئەمە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ مناڵەکەیە دانیشتووە زەرکوڕێتی مناڵەکە فەرمێ دەستم بەناو خواردنەکەیە ئەهاتووە چوو ڕەش و ترش و هەمووی تێکەڵ کردبوو بەسەریەکە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی چی؟ ها؟ یا غولام سەمی الله، کوڕەکەم کوڕە جوانەکەم بسم الله بکە، الله ئەکبەر، ئەم یەکەم هەڵەی ڕاست کردەوە، سەمی الله وەکول بیەمینیک، بەدەستی ڕاستە بخۆ، وەکول مما یەلیک، لە بەردەمی خۆتەوە بیخۆ. دیارە یەکەم بسم اللهی نەکردووە، دووەم بەدەستی چۆ بخواردوەتی، سێم هەمووی تێکەڵ کردووە بەسەر یەکەم. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک عەیبی پێ ناڵێ، تێقەتان ناوە، ئەرێ تۆ نازانی نان بخۆیت، دایکی فێری نەکردویت، باوکە ڕەحمەتێک و لەگەڵ تا نەبووە، نا ئەو نە بە ئەدەبەوە، ئەو نە بە جوانی فێرێکە کە سەحابەکە فێرمانەکە، ئەمە ئەبێ بە ئادابێکیش بۆ مناڵەکان و بۆ دوای خۆی، چکە شەرم ناکا لەوی بیژێڕێتەوە، چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی نەشکانووە. ئێمە عەیبی 10 ساڵی لەو پێشی مناڵەینە بە ناوچانیە. ئەها پاریش دامێکی کرد، ئەها پاری شوشەکە وشکان، ئەها ئێدە باشە، ئەمە بۆی دێتەوە بۆ چاوی مناڵە، ناکرێ مناڵ نابێش عەیبەکانی خۆی پێ بڵێیتەوە، مناڵە بێت تشجیعیکی لەسەر شتی باش، هانی بیت. تۆ لە هەموو لەحزەیەکە ئەو مناڵە ئەشکێنیتەوە، نەکی بەخوا ئەو کۆ ڕۆژە چی؟ تۆ بەردەوام زیکراتێکی ناخۆش لە مێشکی ئەو مناڵەیە هێنی تۆ بیت. بۆیە مناڵ غەڵەتی شەکات بەسەر چاو غەڵەتەکە، ئێمەی گەورە غەڵەت ناکەین، بەڵێ غەڵەت دەکەین. چۆن پێغەمبەر ئاسا بۆی ڕاست دەکەینەوە، نەخێر ئەم جارە ئاوا سێریکێکین، زۆر جا مناڵ تێگا کە سیرکردنەکە مانای زۆرە، با چاویشی لە سوور نەکەینەوە، هەراوە سێریکێکین لەم ئیشارەتە تێگا، یعنی من لەم کردووی تۆ ڕازی نیم، دواتر ئەگەر هەر لەسەری بەردەوام بوو نەسیحەتێکم لەسەری بەردەوام بوو، ئینجا ماوەیە خۆمی لێ تۆرێنم، بەس دەبێت تۆرانەکە معنای هەبێ لای مناڵەکە، نەک بڵێ خۆش ئۆخەی شوو بەحسم لەگەڵ ناکەین، کەس ئەقینێ بەسەرمەوە، بۆ خۆم بکوش و ببڕ لە ماڵەوە خۆم بیەم ئەچم ئەخۆم، نا ئەبێت کە لێ عاجز بووی دنیا بەسەریا بێتە خوارەوە، وا بزانێت دنیا لەبەر چاوی ئاوا تەسک بۆتەوە، بۆ چکە باوکی یان دایکی لێ عاجز بوو، هەستی شەکە خۆی ڕاستەکات، تۆڵێ باوکە ڕۆژێک پێ ناخۆش بووم کە دەیتە دووباری ناکەمەوە، اینجا سەری شێگریت و دەستی شێگرێت و ماچی شێکەیت و مناڵەکە خەیتە سەر سکە، هەستەکە هەڵەیەکی کردووە، بەڵام دڵنیا بەجارێک تر دووباری ناکاتەوە، هەڵەکەشی پێ بڵێ ئەمەک بۆ هەڵەیە، کوڕی من خۆی سەکەنە من خەمی ئەوم نییە تۆ بەم یاریە بەم تەقەمەنیە یاریەکەیت، بەڵام تۆ زانیت دراوسەکانمان ئازە، من تۆ زانی خەڵک ڕاچەڵێکێک کە تۆم تەقەمەنیە تەقێنی، ئەژا من خەمی پارەکەم نییە، ئەی ئەگە پرژێکەوتە بەرچاوی خۆت خوا نەخواستە من چی بکەم؟ مناڵەکە هەستەکات، بەڵام تۆ هەرچووی بە ئاسمانە و لەگەڵ تەقەمەنیەکەیە تۆ ژۆک و فیشەکە شێدە دەرچوویت، مناڵەکە نازانی شتەکە چییە، خەڵکێکە ئەمیشەیکە، بۆی ڕوون کەرەوە دڵنیا بە دووباری ناکاتەوە، خەڵکیش بیکە ئەم خەڵک ڕاست دەکاتەوە. بۆیە بەڕێزەکانم ئەبێ خۆشت لەو ئاستەیە بیت کە لای مناڵەکە دانیشتیت، خۆت نەتکردە بێ، تۆ خۆ جگەرە خۆری فیشکە و جگەرەیە بە مناڵەکە دەڵێ چی؟ ئەڵێ ڕفیقەی جگەرە خۆر مەکە، ئەڵێ نێرگە لە مەخۆ، چی پێڵێ یادی بزانم، درۆکە هێل بە مناڵەکە دڵی درۆ مەکە، دانیشتی بەدیار شاشەوە دانیشتیت کەناڵە گۆڕیت و سەیریشتی باش و خراپ و ئینەکەی، ئەڵێ کوڕم تۆ بچۆ سەعی بکەوە تۆ سەیری ئەمە مەکە، تۆ خۆ دانیشتی بە دیارەوە، خواردنیەکەی خۆیت، بۆیە مەفروزە خۆت یەکەم کەس بی کە ئەوە جێبەجێکی بۆ ئەوەی کە بە فعلی مناڵەکە چاو لێ بکە، ئەژنا خۆت دەیکەیت، لا تنهى عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلت عظيم. خۆت کارەکەکی چۆن بە مناڵەکە ئەتوانیت بڵێ میکە، بۆی خۆشەویستەکانم مناڵ مەفروضە ئەو پەر وەردەیە بێ، یعنی هەم پەڕە بێ، پەڕەی وەرد بێ، یعنی هەم پەڕەیەکی سپی بێ، هەم گوڵ بێ، و هەم لەسەر ئەو فترە جوانی کە خوای گەورە داوێتێ دەستی تۆ نێڵیت ئەو مناڵە لادانی بۆ دروست بێ، گوێن بە گوێنەیە، قسەی خۆشکە، قسەی خۆشەکە، هەرچیە بڵی بە دوای تایڵێتەوە، هەرچیەکیش بکی بە دوای تای کاتەوە،
بزانە ئەو مناڵە سەدای دەنگی خۆتە ئەگەڕێتەوە بۆت، بۆیە نەکەی گلەی لەو بکەی پێشەوەی کە سەرکۆنی خۆ نەکەی. بەڵێ خۆشەویستەکانم، مناڵی شوێرکەی نەکاتی هەڵەیەکی کرد بە نەفسێکی گەورەوە، بڵێ داوای لێبوردنەکەم. ئەگە بەرامبەر کەسێکی کردبوو، ئەگەر هەڵاکەش بەرامبەر پەروەردگار بوو، اینجا بڵێ خوای گەورە داوای لێبوردن لە تۆکەم، ئەستەغفر الله، هەڵەیەکی گەورەم کرد، خوای جان بینی خۆم و خۆت هەوڵ دەدەم دووبارەی نەکەمەوە. هەر کاتی ئەمەمان کرد، پێم وایە مناڵەکانمان بە جوانترین شێوە بە پەروەردەیەکی زۆر سەحیح پەروەردەمان کردوون و ئەو مناڵە دەرەچێکە ئینشاءالله بتوانین بە پشتیوانی پەروەردگار بە بێدار بە بێزەبر ئومێدێکی زۆری لەسەر هەڵچنین. سلام علیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه.